جالاكسي S23 الترا سعرەکەی ب 1200. آیفۆن 14 پلس 128 گیگایە سعرەکەی بە 900 دلاریە. شاو دیقەی و تەلەڤیزۆنێکە دیقەی هەیە. سەفەرێکە لە بۆ لۆس ئەنجلس کردمان طبعاً بۆ هۆی سرانیەوە کەمان درۆنەکەمان سەرناچار هاتیمە دوکانەی بیست بای درۆنشکە بکڕم مۆدلچکەیە ناوی DJI Mini 3 چینە ژۆرێەوە دوکانەکەش ئەو باڵێنەوە بازاڕە گەورە بەس ئەشیا ئەلکترۆنی دەفرۆشیتن لە پلەیستێشنتەوە لە لاپتۆپتەوە لە تەلەڤیزۆنتەوە لەو بابەتانە چینە ژۆرە بزانن چی تێدایە. لێرە بەس ئەشیای مۆبایل و ئایفۆن و ماڵێن هێدفۆن و بابەتانە دەفرۆشی. ئەو بەشەشیان بەس تەلەڤیزۆن و مارکی سۆنی بە هەموو ماڵێن بەشەکانیەوە. تەلەڤیزۆنی شاشە گەورەکان هەمووی لێرەیە پلەیستێشن بە کامل سێتیەوە چەندە 1899 دلار. شاو دیقەی و تەلەڤیزۆنێکە دیقەی هەیە. هێرەوە بەس بەشی تەلەڤیزۆنەکانە با بچین زانین بەشەکانی تر چی هەیە پێشەوەی بچم درۆنەکەی بکڕم. ئەوانەش هەمووی لێگۆ و ئەشیای منداڵانە سەرەنەوە ساری 49 دلار 50 دلار 586 پارچەی تێدایە هەمووتانی ئەوانە لێ دروستکەی تر هەریەکە و شکلەکە. ئەوەش هەمووی سپیکەری گەورە مۆنتار بوو یان بە 300 دلاری. خۆش عادی پلەیستێشن و ئەو بابەتانە. ئەو ڕێزەش هاندەکەیت یان هاندی پلەیستێشنی 56 دلار 170 دلار. ئەو بەشی کامیرە و ئەوانەیەکی سەرچێ بزانین کامیرەکان سەریان چەندە لێرە. ئەوانە تابعە و ئەوانەی تابعینە سەریشمان بەوانە نییە. ئەو بەسەر لاپتۆپە بەس کڕۆمبوک کامیرەکان لێرە ئەوە لومیکسە پاناسۆنیک بە 549 دلاری G7 من G10 یەکەم هەیە ئەوە یەکەم سعرەکەن. ئەوە کانۆن بە 2400 دلاری. ئەو بە شەشیانەوە 1500 1600 سۆنیانە گران ئێستاوە لە بۆ ڤلۆجی باشە ئەوە بۆ 500 دلاریە بۆ شاشەکەشی دەبیتەوە فلیپە
توانی فلۆگ بکەی. ئەوانە هەمووی لێنزن، ئەوانەش جانتا و لە بۆ گۆپڕۆینە. ئێرانە هەمووی بەشی مەسەڵەن کامیرە و ڤڵۆگینگ و ئەو بابەتانەیە. ئەوانە درۆنەکانی خۆمانە. درۆنە بە 799ەیە. بۆ دیجێ مینی 3. ئەوە یەکە من حەزم پێێتی، زۆر سووکە، زۆر بە قابلیەتیشە 4K ڕسمی دەگریتن. ئەوەشیان بە 1200 و هەندەشیە. نوعیەتیان لێ ئەو نوعان نەشەیە بۆ بە 1500 نێوانە. ئەوەیان بەنۆس ئەوە پرۆیەکەیتی 3 پرۆ درۆنە. ئەوەیان چیەوە ماڤیک 3 ڕۆژ نەوەچکەیە بە 1169 هەرێکە سعرەکە تەبعا. ئەوانە سالی مۆڤایلەکانی تیان. گالاکسی چیەوە؟ گالاکسی زی فۆلد 4 مانجێ $40 دەسەری عامی چەندە؟ سارەکەی $999 نزیک $1000. خۆش مۆبایلێکەیە دەرەجانتای پارەیە. ئەمە بە $1200 لە بۆ 24 مانجێ $50 دەی. هەرێکە سارە بە مانگانە توانی پارەکەی بدە لێرە بە قست هیچی نایەتە سەرێ. ئەوەیان ئێرە ئایفۆنەکانە ناوەڵای TNT-ئەوەش گالاکسیە، گالاکسی S23 ئەلترا سارەکەی بە $1200. ئەگە بە مانگانە بدەی پارە $33 و هەندێک دەکە. چیەوە نازانم. ماچینە لای ئایفۆنە فەندی. ئایفۆنە فەندی ئەوەتەیە. ئایفۆن ئەوەیان ئایفۆن 14 پلس 128 گێگایە سارەکەی بە $900. ئەوەیان ئایفۆن پرۆیە سارەکەی بە 900ەوە ئافۆن 1000 $999.99. ئەویان گالاکسی پرۆ ماکسە 14 بە $1100. زاینەوانە ئێرە چیاوەش 14 تەبیعیە. ئەوەش ئایپادۆ بابەتانە. ئەمجارە گالاکسی S23 ئەوە سعرەکانی تیان هەریەکە و ئەوەیان چیە؟ ئەوە نوێ دەرێ. ئەوە گالاکسی 23S ئەلترا بە 1199 دەکە 1200 بابڕین. ئەوەش گالاکسی S23 بەبێ ئەلترا ئەو ئەنلۆکە $150. ئەوانە شەریەکە و شتەکە نازانمەوانە چنە گالاکسی A53 5G ئەوانە شەریەکە و شتەکەنەوەگا سامسونگە مۆتۆرۆلا گوگڵە ئێرە چیە ئەوانە بچینە لە ئەشیای ناوماڵ. ڤیدیۆکەمانە تاوەکە جێبا بڕین. ئەشیای ناوماڵ و دەفرۆشن.
کامیرەی چاودێری و ئەشیای مەتبەخ و عەسارە و سەلاجە و زای سەلاجە سەری بەسەندە ئەوەش جلچی شتنە $850 ئەو سەلاجەیە بە 1700 دوو دەرکەیە یەک پیکە بە شای دەگری بنەکەشی ماشەڵڵا 1700 1800 1700 1500 1400 1600 1600 1900 ئاویشی لەگەرە یەک کۆمەڵ شتە دەداتێ ئەوە ڤاکیوم و دەوروبەری ئەوە ڕۆبۆت ڤاکیومی ڕۆبۆت ئەو کوڕی گچکەی مارەیە بە خۆی ئیشەکانی خۆی دەکە چینەوە غەسالانەش چیتر با بەس بێ بێزبایی ئەو یەک لە بازاڕە گەورەکانە شتەکەی لە بێزبایی یەک دوو برادر باسییان کراوانی کە ترۆچیانەیە باڵێن شای دەگواستنەوە لە ویلایەتێک لە ویلایەتێکێت جارجاری وە هەیە دزیان لێ دەکرێتن باڵێن چونکە دەزانین ئەو لۆریە قاتیل و مەقتولەی لێرە دەردەچیتن ئەشیاکانی هەمووی گرانە وەکو مەسەلەن وەکو وەڵمار نییە بازاڕشکێ بەست خیار و تەماتە و ئەشیای نەماڵ بفرۆشیتن هەموو لۆریەکە ناکەتە $5,000 بەس ئەوە هەر جیهازە 5 یەک باڵە هەبیتنەوە $5,000 زیاترە لەبەرەوەی دەرێ زۆر جار متابعە دەکەنەوانی کە لەسەر پرۆ خارجەکان بزانن لۆرێک لێرە دەردەچین دەستە ویلایەتشکە شای دەگواستەوە سەر متابعە دەکەن لەسەر هایوێیەکەی ڕێ لێ دەگرن و ئیتر شایەکانی لێ دەبن ئەو بەزمەشەیە درۆنەی دەبەبێ لەچێندرا ئەستێ ئەوەیانە ئەو درۆنە 799 مۆرکۆندۆ ئەو درۆنە بە $859 $6 هەرزان کردیە ستا بوویتە نزیک $800 تەمەن دوو پاتریشی ئیزافی لەگەرە وەزائیدەن هەندێکە شاید کەشی لەگەرە احتیمالەوەی بینم کەچی دەبینەوە I'd have to order it for you. I could have it shipped to your house April 7th, pick up at the store April 11th. Let me check the next Best Buy over for you. Mission Valley and El Cajon would be the stores that have it in stock. So we don't have it here in the store, right? Yeah, we just need to order it. Yep. Okay, I think with the discount, right? Yeah, you still get it for the $7.99. $7.99. Have it shipped to your house as long as it's around this neighborhood April 7th. Which is tomorrow or the day after, right? Yeah, the day after. The day after. Or if you wanted to pick it Probably up. yes. I'm looking for the ship. Yeah, to my house. Yeah. So it has 2 batteries extra, right? Plus something. Yeah. Yeah. With all 2 this, batteries, charger, controller, carrying case. Yes, please. Want that one? Please, yeah. Thank you. ولنا بازاري نعم ما ستورة كيدا بي أوردر كاتن سوا أوردر كيدا كين ألان فرهان And the address that we have for you? I got 1625 Santa Elena. Finish Street. Does it have warranty or? It has a manufacturer warranty. ئەو درۆنە نەمابوو لە بازارەکە لە ستۆرەکەی خۆیان ئیتر گوتی ناسات دەبی ئۆردەریکەین بە 2 ڕۆژی دەکاتەوە دەینەوە مارێ بە بەلاش تەوان ئیتر بەزەگەر بیکەوە مەسەلەن کردەوە وەڕات دێنە بوو مادەم کردیتەوە 115 سعرەکەی خۆی دەوی بدەیت حەقی ڕستاکینگی پێ دەرێن بەڵام ئەگە نەت کردەوە و بەدرت نەبوو دەتوانی بیبێەوە بەلاش بەزەی کردەوە هەر بۆکسەکەت کردەوە ئیترەوە لە سەرمارە دەبی 115 بیدەی نزیک $200 دەکەم تقریبەنەوە بووتە 2 ڕۆژ چاوەڕێی شیپەکەم دەکەم بێتن حسابی سەر لە دەرکەیاندا کەوا هاتیە بە مەسیجش لەوم هاتیە بزانم لە دەرێ هەیە
اوكي درونة كمان حبيبي حياتك درجة تاوري كم بابي كينا بزانين طبعا استابي كموا استطعنا مهاببة موا اگر راملي لي مثلا طبعا بدون وزارة بخور شاشة كده قلتي پشت دبا لسر کنترل که باش موبایل که خلق کنترل که رد کرده تا شاشه بخین با عند اسمان زیسا کنترل شاشه که پیتویا اور جون کیا دی جی مینی 3 طبعا استا اگر ورام نه بیتن قرارم دار بیگور ما انی بی بما توقع لكم تدنو بس اگر بی کما هر بس بوکس که کما ستا 15 سعی خوی دەبی بیان دەمێت بەرەوان دووبارە ڕستارتین دەکەنەوە ئەڵێن دایدێنێنەوە ویتی دەفرۆشنەوە ڕێ بە $850 بوو $850 $6 دابەزان بوو بەزەکە دەشتوانین بفرۆشنەوە پێی دەرێن ئۆپن بۆکس ئەنی کرایتەوە بەس کردیتمانەوە ترەوە کاتی نزیک تقریبا $9 تێرا دەبەزێن لە بخۆشی زان چی تێدێ ببەمەوە تەواو بەرەوە و نایلۆنم لێکردەوە سەتا پازل دەخوایە کاتی ئیشمان پێکرا ڕسمی زۆر جوان دەگریتەوە لە ئاسمانێمە بە 4K دەگریتم کاتێکی خۆش هیوادارم بە دڵتان ببێ و فۆلۆمان بکەن کاتێکی خۆش